بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. لا متن عقيدة طحاوي أو درسمان درسي دوازدهما لديري شصدوة دخوينين كباس لا لوح دكات وباز لقلم دكات. لوح ويكباسي دكات كالقرآن إذا هاتوا، بل هو قرآن مجيد في لوح محفوظ. لوح وشيك عربية وتشتكي وكو تختارشك يعني شتيك لواني كشتي لسرد نسري بيلان لوحة. اللوح كل صحيفة عريضة خشبا أو عظما ما يكتب فيه. هر شتيك دار بيت ياخد شتيكي ديك بيت كشتي تدال دنسريت ولا سري دنسريت يلين اللوح. قلمش أوي إما لي حالي دبينوك أو قلماني كلا إما هي بلام أوي كلا إخواي هي أو جياوازا أو قلمو أو نسينيكا بي نسرعوا. باز لوي دكات كشتيك هي لا أسمان كان كناوي لوح المحفوظة، واتا أو لوحة أو شويني كهموشتيكي تدال نسراوا بو قلميك لفرمايش بيغمبر داتو صلى الله عليه وسلم ك50,000 سال پیش دروز بوني أرزو آسمان و دنيا. خواهي گورا بقلمي قوتو اكتب بنوسا هرچي لكون و كائنات دا رو دادات هر هموي توماركو بينوسا لو لوح المحفوظي دا كلالاي خواهي گورا بارز راوا. بلام چون يتيكي اما نازانين اويشيان يكي كلاشتا غيبا كان بروامان بيهيا لبروي لقرآن السنة داهاتو بلام چون يتيكي نازانين. بويا إمام طحاوي دلي ونؤمن باللوح والقلم. إيمان من هي بلوح المحفوظ وبو قلمش كبي نسرا وتوا كخواي قورا بي قوتوا بنوسا وبجميع ما فيه قد رقم وبهمو أشتاني كدويدا نسرا وتوا. بيست إنسان إيماني بيها بيت وبويك النسراوة معنى واني إما بالدينو وهيجنكين بلينكا كلويدا نسراوة چو نسرا بهر أويا نا أو ما بس بعلمي خواي قوري خوا دزاني لكونو كائنات دا سرو دا إما چي دكين بياني چي دكين دواي صالحي كسي دكين هموي تومار كدوا بلام نينو سيوة إما دبي بزور هر أوشتا بكين بلكون نسيويتي خوا دزاني كإما أوشتا دكين كديكين بإرادي آزادي خود ديكين كزورد لناكات إنسان پێویستە بڕوای پێی هەبێت دەست لە شتێک نەدەین کە لێمان قەدەغە کراوە و شتێکیش ئیهمال نەکەین کە فەرمانمان پێکراوە. فەرمانی چیمان پێکراوە؟ فەرمانی ئیمان و کردەوەی چاکەمان پێکراوە. بەڵام لێمان قەدەغە کراوە لەو شتانەی کە غەیبن ئەوەندەی کە خوا و پێغەمبەر باسی کردە زیاتر لەوە نەچینە دوویان کەواتە ئێمەش هەر ئاوا دەڵێین. بل هو قرآن مجيد في لوح محفوظ. لقرآن دا باسي لوح هاتوا. وهروها لفرمايشت بيغمبر إجدا هاتوا صلى الله عليه وسلم ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها. بيش أو اشتكش روب دا إنسان بيكا للاي خواهي قورا زاندراوە کە ئێمە چی دەکەین و کەون و کائینات چی بەسەر دێت. بەڵام کە زاندراوە لێرەدا گرفتەکە دروست دەبێت لە لای خەڵکی مەبەستم دەڵێت چۆن دەبێت ئەمن هەموو شتێکم لەسەر نووسرا بێ و خوا بزانێ ئەمن چی دەکەم کەواتە ئەمن هەر دەبێ وا بکەم چارم نییە. بەڵام نەخێر بەو شوازەی نییە، بەڵکو ئەوە مەبەست پێ عیلمی خوای گەورەیە کە باسمان کرد لە باسی قەزا و قەدەریش. خوا دەزانێ کەون و کائینات چی بەسەر دێ هەر لە ئەوەلی دنیایەوە هەتا کۆتایی ئەزەل و ئەبەد خوای گەورە دەیزانێت. بەڵام ئەو زانینە بەو معنای نییە کە ئێمە لەسەر من نووسراو دێ بە زۆر بیکەین، بەڵکو خوای گەورە دەزانێ ئێمە شتێک دەکەین بە ئیرادەی ئازادی خۆمان. جا تۆ حەقی وەت نەبێت چ نووسراوە، حەقی ئەوەت هەبێ خوا فەرمانەی چی پێکردووی. ئەو کاتەی هیچ گرفتێکت لەگەڵ ئەو قەزا و قەدەرەی تەبعەن نامێنیت.
دير الشخص سيد عليه فلو اجتمع الخلق كلهم على شيء كتبه الله تعالى فيه أنه كائن ليجعلوه غير كائن لم يقدروا عليه. واش هلا فرمايشتي ورقيدا دەڵێ ئەگەر هەموو خەڵک کۆبنەوە لەسەر ئەوەی کە خوای گەورە شتێکی نووسیوە بۆ ئەوەی وا بکەن کە نەبێت هەر دەبێت، چونکە خوای گەورە شتێکی نووسیوە دەزانێ بە زانیاری تەواوی خۆی نووسیوەتی کە دەبێت، بەس کە دەبێت ئێمە بە ئیرادەی خۆمان بە ئازادی خۆمان دەیکەین، نەک خوا بە زۆر لەسەری نووسیبی. بەڵام ئەوەی خوا نووسیوێتی هەروە دەبێت لەبەرەوەی خوای گەورە زانیاری بە هەموو شتێک هەیە و زانایە بە هەموو شتێک. بە پێچەوانەشەوە لەو ئیجتەمەعوا كلهم على شيء لم يكتبه الله تعالى فيه ليجعلوه كائنا لم يقدروا عليه. ئەگەر خوای گەورە شتێکی نووسیوە کە نابێ ببێت هەموو خەڵک کۆ ببێتەوە لەسەرەوەی کە بڵێ دەبێت ببێت، ئەوە تەبعاً هەر ئەوەی خوای گەورە دەردەچێت و هەر بۆ شوازە دەبێت کە خوای گەورە نووسیوێتی، وەکو لە فەرمایش پێغەمبەریش داهاتووە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر بە ئیبن عەباسی فەرمووی یا غولام ئینی ئوعەللیموکە کەلیمات، لەوێدا عەرزی ئەو فەرمایشتەیەکی کردووە کە ئەگەر خوای گەورە شتێکی بێ و خوای گەورە شتێکی نووسی بێ هەموو خەڵک کۆبێتەوە لەسەر ئەوەی کە نەبێ هەر ئەوەی خوای گەورە دەبێت و هەر بەو شێوازەیە دەبێت. جف القلم بما هو كائن إلى يوم القيامة. قەڵەمەکە وشک بۆتەوە مەرەکەبی ئەوەی کە نووسراوە، یعنی کە نووسراوە تەواو چۆنی نووسراوە هەروە دەبێت، لەبەرەوەی خوای گەورە زانیاری بە هەموو شتێک هەیە، دەزانێت ئەو دنیاە چی بەسەر دەوێت ئێمە چی دەکەین و چیمان بەسەر دێت، بەڵام ئێمە نازانین حەقی ئەوەمان نییە خوای گەورە چی نووسیوە، حەقی ئەوەمان هەیە خوا فەرمانی چی بە ئێمە کردووە، ئەوە ئیشی ئێمەیە. ئەوەی دیکە بێفایدەیەت و بڵێ دەیبا لێ بکۆڵمەوە دەبێت شم لەسەر نووسراوێت، کاکەوەیشی تونیە نەمەیلانی تووشە برا، ئەوەیشی ئینسانی نییە، ئەو کاری خوایە، خوا عیلمی هەیە بە هەموو شتێک برا. وما أخطأ العبد لم يكن ليصيبه وما أصابه لم يكن ليخطئه. ئەوەی کە بەندە نای پێکێت نابێ بی پێکێت، ئەوەشی کە دەی پێکێت نابێ نەی پێکێت، یعنی ئەوەی کە دەیکات ڕوو دەدات نووسراوە نابێ نەبێت، هەر بەو شێوازە دەبێت کە خوای گەورە تەقدیری کردووە. وعلى العبد أن يعلم أن الله قد سبق علمه في كل كائن من خلقه. وعلى العبد لسر ئێمە چی پێویستە؟ وعليكم السلام ورحمة الله. لسر ئێمە ئەوە پێویستە بزانین خوای گەورە علم و زانیاری بە هەموو دروستکراوەکان هەیە، بە هەموو ئەو شتێک کە ڕوو دەدات، من في كل كائن من خلقه، بە هەموو ئەو شتێک کە لە کەون و کائیناتدا ڕوو دەدات لە بوونەوەردا دەبێت و ڕوو دەدات، خوای گەورە زانست و زانیاری هەیە، زانست و زانیاری هەیە، کەواتە هەر یەکێک لە ئێمە دەبێت بزانێ خوای گەورە هیچ شتێکی لە شاراوانیە لەو دنیایدا بەوەی کە ڕووی نەداوە بۆشی کە ڕوو دەدات، بە ئەزەل و ئەبەدی خوای گەورە ئاگادارە. ئەوەش هەمووی لە ئايات وەرگیراوە برام. خوای گەورە دەفەرمێت چی؟ ئەلەم تەعلەم ئەن الله يعلم ما في السماوات والأرض وعنده مفاتح الغيب. خوای گەورە کلیلی هەموو نادیار و شاراوەکان لای خوای پەروەردگارە. لا يعلمها إلا هو. هیچ کەسێک نایزانێ ئیلا خۆی نەبێت لەو شتانەی کە شاراون و هەروەها غەیبن. هەتا کۆتایی حتا دەفەرمێ ويعلم ما في البر والبحر، لە وشکانی و لە بەحردا دەزانێت چۆ ڕوو دەدات. وما تسقط من ورقة إلا يعلمها. حتا گەڵایەک لە دارەکەی بەردەبێتەوە خوای گەورە پێی ئاگادارە، خوای گەورە پێی ئاگادارە بە هەموو شتێک ئاگادارە بە ورد و درشتیەوە. فقدر ذلك تقديرا محكما مبرما. خوای گەورە دەربارەی ئەو قەزا و قەدەرەی تەقدیرێکی چۆنی کردووە محکەمەن پتە و مبرەمەن چەسپا و جێگیر و نەگۆڕ. لەیسە فیه ناقص، هیچ ناتەواویەکی تێدا ڕوو نادات، ولا معقب، کەسیش ناتوانێت دوای خاو هەڵی گێڕێتەوە و ئێستایشی ئینسانیشی دەوڵەتان زاری وایە بڕیارێکی دەدەن بەس دوای هەڵدەوەشێتەوە، بەس ئیشی خوای گەورە نییە. ولله المثل الأعلى، ئیشی خوای گەورە وا نییە.
ئیشی خوای گەورە بۆ شازەی نییە هیچ کەسێک ناتوانێت ئیشەکەی پەک خات ولا مزیل ولا مغیر و هەروەها لادەر نییە و هەروەها گۆڕەریش نییە بۆ کارەکانی خوای گەورە کەس ناتوانێت خوا تەقدیری کردو لایدا بەلاڕێدا ببات نەیەڵی ببێت یان ئەوەی کە خوای گەورە تەقدیری کردووە بیگۆڕێت ولا ناقص ولا زائد من خلقه في سماواته وأرضه و کەسیش ناتوانێت کەم و زیادی تێدا بکە لە دروستکراوەکانی لەناو دروستکراوەکانی لە ئاسمان و زەویدا وذلك يعني چی وذلك يعني ئەوەی کە لە ڕابردوودا گوترا دەربارەی قەزا و قەدەر من عقد الإيمان لە چییە لە بنەماکانی ئیمانە لە گرێبتەوەکانی ئیمانە وأصول المعرفة و هەروەها لە بنچینەی زانیاری و زانستە بە خوای گەورە و بە عیلمی خوای گەورە والاعتراف بتوحید الله وربوبيته و هەموو ئەوە لەو شتانەیە کە ئینسان دەبێدان بە توحیدی خوای گەورە و ڕبوبیەتی خدای پەروەردگاردا بێنێت چونکە ڕبوبیەت یعنی پەروەردگاریەتی و بەڕێوەبردن و مشر خواردنی خوای گەورە بۆ بوونەوەر کەواتە ئەوە وەکو ئیمانیەن لەسەرمان لازمە ئەو شتە بزانین وخلق كل شيء فقدره تقديرا خوای گەورە هەموو شتێکی دروست کردووە و ئەندازەگیریشی بۆ کردووە یعنی ئیشی خوای گەورە گۆترەکاری نییە شتی دروست کرد بێت وەکو هەندێک لە فەیلسوفەکان گوتیانە خوای گەورە دنیای دروست کردووە قڕمیشی کردووە وێڵی کردووە حەقی نییە والعیاذ بالله ئیشی خوای گۆترەکاری نییە دروستی کردووە هەر هەمووشی ئەندازەگیر کردووە تەقدیری کردووە چۆن دەبێت چی ڕوودەدات چەند کەس دروست دەبن چەند کەس چەند دەژین چەند ناژین چۆن دنیا بەڕێوە دەچێت ڕۆژق و ڕۆزیوی چەند دەبێ ئەوە چ دەبێ هەمووی خوای گەورە تەقدیری کردووە وكان أمر الله قدرا مقدورا ئەمر و فەرمانەکانی خوای گەورە چۆنن هەموویان ئەندازەگیر کراون و تەقدیر کراون بەڵام لێرە داوای کە گرنگکە ئێمە بزانین خوای گەورە عیلمی بە هەموو شتێک هەیە بە ئەزەل و ئەبەدی بەڵام ئێمە وا تێنەگەین ئەو نووسینە بە معنای ئەوەیە ئێمە ئیرادەمان لەدەست داوە یان شتێکە لەسەرمان نووسراوە دەبێ هەر بیکەین نا شتێکە نووسراوە خوا دەزانێت کە تۆ دەیکەی ئەوەی کە تۆ دەیکەی بە ئیرادەی ئازادی خۆت خوای گەورە ئەوەی نووسیوە نەک ئەوەی بوو نووسیبی لە نێوچوانی نووسیبی بڵێ بە هەر وا بکەی بە زۆر نا بە زۆر نییە چونکە ئینسان ئەگەر وا بێ تاقی ناکرێتەوە لیەبلووەکم خوای گەورە بۆ ئەوەی ئێمەی دروستکردە تاقیمان بکاتەوە تاقیکردنەوەش دەبێت دەرفەتت پێ بدرێت دەرفەتت پێدراوە کەس دەستی گرتووی لە چاکە و خراپەی کەس دەستی کەسی گرتووە خوای گەورە هیچ چاکەیەکی لە قەدەغە کردووی ئەدی فەرمانی پێ نەکردووی چاکەی بکەی ڕێگەری نەکردووی خراپەی بکەی بە وانییە برام دەیکەواتە ئینسان کە نایکا خۆی تاوانبارە کە دەشیکە هەر خۆی تاوانبارە برام خوای گەورەش لەسەر کردەوەکانمان پاداشت و سزامان دەداتەوە ها ئەوە خاڵێکی زۆر گەرەنگە لەسەر کردەوەکانمان پاداشت و سزامان دەداتەوە لەسەر نووسینەکەی نییە بڵێ وەرە لە قیامەتی ئەوە تا ئەوەت لەسەر نووسراوە ئەوە سزایەکەتە نا هەر هەمووی لە چاکە و لە خراپەی پاداشت و سزا پەیوەستە بە کار و کردەوەکانی ئینسان جا شتێک هەیە لە کوردەوەردا دەڵێ وەڵا لە نێو چاوانم نووسراوە وەڵای چارە ڕەشم بێبەختم یان نێو چاوان سێزدەیە فڵای کەس ئەوە هەر تەعبیرێکی باوی هەڵەیە ئەگەر نا هیچ شتێک لەو شتانە نییە بەڵکو هەمووی قسمەت و دانراوی خوای گەورەیە و قەزا و قەدەری خوای پەروەردگارە شتێکمان نییە بەو معنای لە نێو چاوانت نووسرابێ کە دەبێ هەروە بکەی بەڵێ لەسەر نووسراوە کە ئینسان پێشەوەی ببێ دەنووسرێت چ دەکەی بەس مەبەست ئەوە نییە بە زۆر بیکەی مەبەستیش ئەوە نییە کە تۆ لەسەر نووسراوە دەبێ هەروە بکەی بە زۆر نە مەبەست ئەوەیە خوا دەزانێ ئەتۆ چ دەکەی و هەنگاوەکانە چ دەبن و کار و کردەوەکان چ دەبن بەڵام شتی ئاوامان نییە کەسێک نێوچاوان سێزدە بێ و هەیەکی دیکە نێوچاوان شازدە بێت یان ئەوە لەسەری نووسراوە لە نێوچاوانی بە هەروە بکات ناوەڵا شتیوان نییە برا شتیوە ئەسڵ و ئەساسی نییە بەڵام نووسراوە لەسەرت کە دەزانێت دەیکەی خوای گەورە ئەوە پێوەستە بە عیلمی خوا بەڵێ وایە زۆر جاران کابراگەر هاتی بوو یان چاکە بوو دەنگی ناگە خراپەش بوو لای دڵی ناوچوانم و نەیکرد نا
نێفچوارمە سێزدەیە یان لەسەرم نووسرا بوو بەو شێوازەیە ئەگەر ئینسان لەو عەقیدەی تێگەیشت دەزانێت کە ئەوە معنای چییە برام فەوەیلٌ کەواتە ئەی هاوار بۆ کەسێک لمن صار لله تعالى في القدر خصيما بۆ کەسێک کە مناقەشە دەربارەی قەزا و قەدەری خوای گەورە و دەگەڵ خوای پەروەردگار دەکات و تەسلیم نابێت وأحضر للنظر فيه قلبا سقيما ئامادەی کردووە بۆ تێڕوانین تێفکرین لە قەزا و قەدەری خوای گەورە دڵێکی نەخۆش یعنی دڵی نەخۆشە ئینسان کە دڵی سەلامەت بوو ئیمانی تەواو بوو تەسلیم بە هەموو شتێکی خوای گەورە دەبێت بەڵام کە ئەوەی نەبوو ئەو کاتەی پەنا بوو ئەو لاولاو شتێکی کە دەبات لقد التمس بوهمه جاویستویەتی بە وەهم و خەیاڵی خۆی في فحص الغیب لە پشکنین و تێڕوانین لە نادیار و غەیب سرا کەتیما ویستویەتی چی بکە؟ ویستویەتی نهێنیەیەکی زۆر شاراوە ئاشکرا بکە بەڵام پێشی ناکرێت وعادە ئەو کاتەی دەگەڕێتەوە بما قال فيه أفاكا أثيما بەخوا هەم وای لێ دێ کە درۆزن دەردەچێت دوو لە ڕووجەنابتان و هەم بوختان چیش چونکە ئینسان ناتوانێت لەوەی کە نهێنی خوای گەورەیە لەوەی کە شاراوەیە پێی بگات بەڵکو ئەوەی کە نهێنیە لە ئێمە تەسلیمی دەبێن ئەوەشی کە باسکراوە وەکو خۆی بڕوامان پێی هەیە ئەوەی کە نادیارە حواڵەی خوای گەورەی دەکەین و تاو بەندەی خوای گەورەیەنەوە بڕوامان پێی هەیە والعرش والكرسي حق باسی دوشتی دیکە دەکات عرش و کورسی کە تایبەتە بە خوای پەروەردگارەوە عرش بەوەی دەڵێن کە تەشبیه نەبێت ولله المثل الأعلى وەکو تەختێکی پادشا و ئەوانە کە لەسەری دادەنیشن کورسیش هەر هەمان ئەو معنای هەیە کە مەلەی حاڵی دەبێن هەرچەندە هەندێک لە زانایان بە معنای علمی خوان لێک داوەتەوە وەسیع کورسیه السماوات والأرض کە دەڵێ کورسی خوای گەورە یعنی مەبەستیان ئەوەیە علمی خوای گەورە ئەرز و ئاسمانی داگیر کردو بەڵام ئەوەی کە زیاتر سەواب بێ ئەوەیە کە کورسی شتێکە و عەرشیش شتێکە طبعا کورسی عەرش زۆر گەورەترە لە چاو کورسی ئەسەح وایە کورسی شوێنی پێیەکانی خوای گەورەیە عەرشیش خوای گەورە لەسەر یەتی کەما یەلیق بجەلالیه ئێمە نازانین چۆن نازانین عەرش و کورسی چۆنن بەڵام هەر ئەوەندە دەزانین ئەرز و ئاسمان و هەموو بوونەوەر لە چاو عەرشی خوای گەورە وەکو گوستی لەو ئەڵقەیەکی وایە کە لە دەشتێکی فڕی دێ چەند دیارە هەدیار ناکات ئەوە نەگەیە سەریونێ دەی ئەو بوونەوەرە هەمووی لە چاو عەرشی خوای گەورە ئەوەندەیە عەرشی خوای هێندە گەورەیە چۆنە لە سەریمە نازانین وەکو ئێمە لەسەر کورسێکی دادەنیشین لە سەربوونی خوای گەورە لە عەرش وانییە بەڵکو لەبەرەوەی ذاتی خوا جیایە لەسەر عەرشبوونی خوای گەورەش جیایە بەڵام ئێمە بڕوامان بە لەسەر عەرشبوونی خوای پەروەردگار هەیە وەکو لە چەندین ئایەتدا هاتووە وهو مستغن عن العرش وما دونه خوای گەورە بێپێویستە لە عەرش و لەوەی کە لە خوار عەرشیشەوە هەیە یعنی کە خوای گەورە لەسەر عەرشە ئەوە نییە پێویستی پێی بێت ئێستا ئێمە بۆیە لەسەر ئەو کورسین لەبەرەوەی لەسەر کورسەکەی دادەنیشن پێویستمان بە کورسیە بەڵام خوای گەورە عەرشی ڕاگرتووە کە نەکەوێت نەک عەرش خوای گەورەی ڕاگرت بێت پێویستی بە عەرش هەبێ خوا نەخێر محیط بكل شيء وفوقه خوای گەورە دەوری هەموو شتێکی داوە و لە سەروی هەموو شتێکی شەوەیە وقد أعجز عن الإحاطة خلقه ئێمە بێتوانین لەوەی کە بتوانین زانیاری ئێمە بەرامبەر بە خوای پەروەردگار و بەرامبەر بە عەرش و بەرامبەر بە کورسی و بەرامبەر بە زانیاری خوای گەورە طبعا ئێمە بێتوانا و دەستەوستانین چونکە عەقڵی ئێمە لەو سنوورەیدا نییە پێی بە شتانە ببات تەنها ئەوە دەزانین کە باس کرابێ بڕوامان پێی هەیە تەنها هەر ئەوەندەمان طبعا لەسەرە إن الله لغني عن العالمين خوای گەورە بێپێویستە لە چی لە هەموو بوونەوەر و لە هەموو کەون و کائینات دەگەینە دێڕی چەندەم
دێڕی هەفتاویەک ماوە ئەو دێڕەش کورتە لەبەرەوەی دوای دەگەینە سەر باسی ئیمان بە مەلایکەت و پێغەمبەران ئەو دێڕەش بە کورتی شەرح دەکەین کورتە دەڵێ دێڕی هەفتاویەک وەنەقول ئێمە دەڵێن إن الله اتخذ إبراهيم خليلا خوای گەورە ئیبراهیم پێغەمبەری کردە خۆشەویستی تایبەتی خۆی وەکو پێغەمبەر دەفەرمێ إن الله اتخذني خليلا كما اتخذ إبراهيم خليلا خليل خلت يعني محبتك كزور بهێز بێت پێغەمبەر دەفەرمێ خوای گەورە ئەمنی گرتووە بە خۆشەویستی خۆی کردووە بە خۆشەویستی خۆی وەکو چۆن ئیبراهیمی کرد بە خۆشەویستی خۆی مەبەست چییە لێرەدا نیشاندانی ئەو سیفەتەیە کە خوای گەورە بەندەکانی خۆش دەوێت بەندەکان بۆ معنای بەندەی ئیماندار و چاک وكلم الله موسى تكليما وخواي گەورە ئیمانیشمان پێ هەیە کە خوای گەورە قسەی لەگەڵ موسا کردووە تەکلیما یعنی بەتەئکید بەڕاستەوخۆ قسەی لەگەڵ موسادا کردووە ئیمانمان پێ هەیە وتەصدیقا بەڕاستی دەزانین وتەسلیما تەسلیمیشی دەبێت بەڵام قسەی خوای گەورە چۆن بووە ئێمە نازانین بەڵام خوای گەورە قسەی لەگەڵ موسادا کردووە وەکو دەفەرمێ وەکەلەم الله موسى تەکلیما خوای گەورە بە قسەکردن قسەی لەگەڵ موسادا کردووە هەڵبەت لە کێوی توڕ و ئەوە سابت بووە کە خوای گەورە بەندە ئیماندارەکانی خۆش دەوێن ئێمەش بەو شێوازە بڕوامان پێی هەیە ئەوەش چمان پێ دەڵێ ئەومان پێ دەڵێ هەر کەسێک ئیماندار و بەندەی چاک بێ خوای گەورە خۆشی دەوێ و دەبێتە خۆشەویستی خودای پەروەردگار هەتا ئێرە دەرسی 12 تەواو دەبێت لە دێڕی 72 ڕادەوەستین تا دەرسێکی دیکە خوای گەورە بیکاتە توێشوی قیامەتی هەموو لایەک و لەمان قبوڵ کات لە بیر و باوەڕ و عەقیدەیەکی تەواو و پاک و چاک حاڵیمان کات آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين